تقريبا دو دفتر لسعرك اللي بوتو وينك أم دقيقة دفترك لسر در شر نوان إسرائيل و فلسطين أمانة همي كاريگري هي لسر دابزين يا برزبوني نرخكان تبرو لسليماني ليستايا ممنوع بكارناني صوتان لبي بخير بين روح حكم نرخي بيتكوين وكو ديارة لسعركان الليرة نرخی بیتکوین ل 126,189 دلار و دابزینێکی گەورەی کردووە بۆ 102,056 دلار و سعری ئێستای بیتکوین 110,416 دلارە. واتە بۆ هەر بیتکۆینێک چنە لە نرخەکەی دابەزیەوە بە دوێنێ بە چەند بۆ ئەمڕۆ بە چەندە؟ بە تقریبی لە 12 دەفتەرەوە دابەزینی کردوتە سەر 10 دەفتەر تقریبا 2 دەفتەر لە سعرەکە لێ بۆتەوە. ئەگەر کەسێک دە بیتکۆینی هەبێت لە ماوەی ئەم چەند کاتژمێردا 20 دەفتەر دلاری زەرەر کردووە. بەڵێ 20 دەفتەر دلار زەرەری کردووە لە ماوەی دابەزینی دوێنێشەوە، بەڵام وەکو دیارە ئێستا سعرەکە تۆزێک زیاتر بەرز بۆتەوانێ تقریبا ئێستا 11 دەفتەر و 456 دلار توانین بڵین بۆ هەر بیتکۆینێک ئەم دقەیە دەفتەرێک لە زەرەرە. واتە دەفتەرێک بەرز بۆتە نرخەکە لە دوێنێشەوە با بڵین لە دوای دابەزینەکە دەفتەرێک بەرز بۆتەوە دووبارە. بەڵێ پێ دوایە هۆکاری بەرزبوونەوە خو دابەزین نرخی بیتکۆین لە بازاردا بۆچی دەگەڕێتەوە؟ دابەزین و بەرزبوونی نرخەکان لە بازاڕەدارایەکانە زیاتر ئەگەڕێتەوە بۆ هەواڵەکان جیۆپۆلۆتیک و سیاسەتەکانی جیهانی کە یەکێک لەو هەواڵە کاریگەرانەی لە دوێنەیە لە چەند ڕۆژی پێشوە ڕوویاوە ئەوە بکە دۆناڵد ترەمپ ئەڵێت باجەکان لەسەر کاڵا سینیەکان زیاتر بەردەوامە بێ بەرزە بێتەوانێ بەردەوامە بێ و ئامادەی ئەوە نییە لەگەڵ سەرۆکی چین دابنیشە و بۆ کەمکردنەوەی باجەکان. یەکێک لە هەواڵە سەرەکیەکان ئەمە بوو و چەند هەواڵی زیاتر هەبووە لەسەر شەڕی نێوان ئیسرائیل و فەڵەستین ئەمانە هەمی کاریگەری هەیە لەسەر دابەزین یا بەرزبوونی نرخەکان و دابەزینەی کە دوێنێ کردوێتی یەکێک لە هۆکارە سەرەکیەکان ئەو هەواڵە بووە کە ئەمریکا لەسەر باج لەسەر سین داینەوە. لە ماوەکانی ڕابردوودا هیچ کاتێکی دیکە هەبووە نرخی بیتکۆین بەم شێوە بەرچاوە دابەزێت؟ دابەزینی کردووە بەڵێ پێشتر لە ساڵی 2022 سعرەکان لە نزیکی 6 دەفتەرەوە دابەزینی کردووە تا دەفتەر و نیوێک تاکو 15,000 دلار دابەزینی کردووە ئەو کاتە، بەڵام لە دوای ئەوە کە بەرزبوونی کردووە تاکو ئێستا بەرزبوونی بەردەوام بوو ئەمە یەکەم دابەزینێتی بەم شێوە زۆرە دابەزینی گەورە و بەرچاوی کردبێ لە ماوەی شەو ڕۆژێکە لە ماوەی 24 کاتژمێرێکە ئەم دابەزینە گەورەی کردبێ. بزانم هاوڵاتیانی خۆمان تا چەند گرنگی بە دراوە ئەلکترۆنیەکان بە تایبەتی بیتکۆین دەدەن؟ طبعاً وڵاتی ئێمەش هەرێمی کوردستانی ژوەکو هەموو وڵاتانی تر گرنگی داوە بە بابەتی کریپتۆکەرەنسی لەبەرەوەی بابەتێکی جیهانیە، بەڵام وەکو بەکارهێنانی لە ئێستا لە سنووری سلێمانیە ئەم بابەتانە با بڵێن زیاتر قەدەغەیە بەکارهێنان و مامەڵە پێوکردنی لەبەرەوەی بۆتە هۆکاری چەندین شێوازی پارە خواردن و شێوازی سپیکردنەوەی پارە و لەم بابەتانەیە بەکارهاتوە لەبەرەوە لە سلێمانی لە ئێستاە مەمنوعە بەکارهێنانی بە هیچ شێوەیە ماوەڵی پێوە ناکرێت وەکو کڕین و فرۆشتن. واتە ئەگەر من بیتکۆینم بوێ لە سلێمانی ناتوانم بیکڕم؟ لە سلێمانی لەم کاتیان نەخێر ناتوان. ئەگەر کەسێک بۆ بیێ بیکڕیا بیێ بیفرۆشێ دەبێت چی بکات لە کوردستانە تا بێ مامەڵی پێوە بکات؟ ئەو کەسانی مامەڵی پێوەکەن یا ئەوە تا بێت لە دەروی وڵاتەوە بتوانن بیکڕن مامەڵەکان تەبان مامەڵەکان لە ڕێگەی مۆبایلەکانی خۆیانەوە کرێت، بەڵام کڕینی USDTەکە با بڵێن پارەی کریپتۆکە بۆ مامەڵەکردن لە بازاڕە دارایەکانە بێت لە دەروی وڵاتەوە بەدەستیە نابێت لە تورکیا لە دووبەیەوە زیاتر بەکارهێنرێت. ئەوان دواتر کە مامەڵیان پێوە کردووە یا قازانجیان کردووە پێویستەکە دووبارە بچنەوە لەوێ پارەکانیان کاش بکەن. ئوستازگیان مەرج نییە ئەستا ئەو کەسانی لە 12 دەفتەر لە سعری 12 دەفتەر کڕی بێتیان بە سعری ئێستا تقریبا دەفتەرێک لە زەرەرن، بەڵام ئەگەر لە 12 دەفتەر کڕیبێتیان ئەو کەسانی کە پێشتر کڕیویانە لە 6 دەفتەر کڕیویانە ئەگەر پێش دوێنێ شەو بۆ نمونە 6 دەفتەر لە خێرا بوو بێتن بە سعری ئێستا تقریبا 5 دەفتەر لە خێرایەوە تامە زەرەرێکە لە قازانجەکەی کە کردوویەتی ئەو کەسانی کە لە سعری کەمترا کڕیویانە، بەڵام ئەو کەسانی لە 12 دەفتەر کڕیویانە یا لەسەر و 11 دەفتەرەوە کڕیویانە کە سعری ئێستایە ئەوانە لە زەرەرا بەپی بڕەکە و بەپی بڕی ئەو بڕی کە کڕیویانە لەگەڵ سعرەکەی کە تایە کڕیویانە. زیاتر بابەتەکە زەرەر لە قازانجە ئەوانەی کە لە سعری خواردە کڕیبێتیان بەڵێ. طبعاً سعرەکانی بیتکۆین وەکوی لە هەموو با بڵێن ئەو کەسانەی شارەزای بازاڕە دارایەکان و ڕوونکردنەوەیان لەسەرابێ هەمویان چاویان لەسەرەوەیە کە بابەتەکانی کریپتۆ زیاتر بەرەو پێش بڕوا، چونکە سیستەمی بانکی لە سەردەمی زوو تاکو ئێستا چەندین شێواز بەکارهاتووە بۆ مامەڵەکردنی بازرگانی
هەموو چەند ساڵجارێک گۆڕانکاریتیە ڕوویاوە بەرەو پێشتووە بە بەردەوامی و بابەتی کریپتۆ بابەتێکی تازەیە ئەتوانین بڵێن یەکێکە لە ڕێگا سەرکەوتووەکان بۆ مامەڵەی بازرگانی یەکێکە لە ڕێگا سەرکەوتوەکان لە بەرەوەی مامەڵەکە ناگەڕێتەوە بۆ بانک ڕێگایەکی سەریعە بەکارهێنانی بابەتی کریپتۆ ڕێگایەکی سەریعە لەبەرەوە ئەکرێت زیاتر ئینڤێستەر و بازرگانە گەورەکان زیاتر ئینڤێست لە بابەتی کریپتۆیا بکەن لەبەرەوە پێشبینی ئەکرێت سعرەکان زۆر زیاتر بەرەو سەرەوە بڕوا لە بازارەکانی کریپتۆ و کریپتۆکەرەنسیە بە تایبەت.